جا سەرکۆ لە ئێستادا دوو توێژەری کورد هاتوون یەخوا لە شیان ساغ بێت ئیشێکی زۆر جوانیان کرد توێژینەوەیەکیان کردو لەسەر ڕووەکێک ئەو ڕووەکە من بۆم باس کردی تۆ نەتخواردەوە بە مناڵی چاوبازی پێڵێت نەو خواردووە من باوەڕ ناکەم جا مناڵ ئیشی سیر و سەمەرا نازانم چێ ناڵێم بە مناڵی زۆرشمانتە لەوانێ لە چۆڵەوانەکانە هەیە ئاها زۆر جار بوونم لە گەڕەکە شوێنێک لە نێوان خانوەکانە چۆڵەوانیەکە بوو لەو چۆڵەوانیانە زۆر جار ئەڕوا ئەم ڕووەکە و ئێستاش هەر پێم وابێ بەم شێوەیە ها ڕووەکێکە دڕکی هەیە دڕکەکەی مۆرە کە ئەیشکێنی ئەو گوڵێکیاوە گوڵەکەی مۆرەوە بزانم ئاوایە کە ئەیشکێنی ئاوەن خڕیەکی تیا هەیە ئەو خڕیە ئەخورێت تامێکی ئەو تۆی نەبوو بەڵامی تر مناڵێشی سیر و سەمەراکە جا لەسەر ئەم ڕووەکە توێژنەوەیکان کردووە بۆیان دەرکەوتو دنیای سوودی هەیە بەڵێ سوودەکانی چی بووە ئەنجامی توێژنەوەکە چی دەست ئەم دوو توێژەرە بەڕێزە خستووە باخۆیان پێمان بڵێن کاتە داواکەن لە هەرێک لە بەڕێزان پرۆفسۆر یاری دەدەر هۆزان جەلیل مامۆستای زانکۆوە هەروەها بەڕێز هەوار عەبدوڵڵا خاوەنی بڕوانامەی ماستەر لەلامان ئامادە بە فەرموو بەخێر بێن بەیانی بەڕێز زۆر بەخێر بێن سەر چاوەکانم بەخێر بەخێر فەرموو جەنابەت تۆ فەرموو بەخێر بێن سەرچاو زۆر بەخێر لەگەڵم یاری شتا بین تاخۆ هەیە وایە وەڵای من سەیریەکەم وەکو چێش وەکو چێژ ئەخە چێژەکە بێ خۆلایەنگری شوێنێک چێژەکە وەکو پناڵتیەکەی منە تۆزی حەزم بە وەلام بۆ ئەرجەنتین هەیە تا ئەرجەنتینە ئەی بەڕێزە هەوارخان بە گشتی سێری ناکەم ناکەیت خەریکی توێژی نەوەشتنەوە دەیەخوا بەخێر بەخێر بێت جا ئەگە بەڕێزت هەر پێمان بڵێیت کە ئەم توێژینەوەی کە لەسەر وەکی چاوبازەکە ئێستا ئەمەیەکە وشک بوو وایە دوێنێ لێم کردەوە ئەمانە زوو وشکە بێیان ئێستا وشک بووەوە لە بەهارە هەیە زیاتر بەڵام لێسای وشک بۆ توی تر لە گەڕەکەکانە ڕێ دوێنێ لێم کردەوە وایە جا بەڕێزت پێمان بڵێ یەکەم جار یەکەم پرسێت بۆ ئەسڵان ئەم ڕووەکەتان هەڵبژار زۆر سپاس بە نای خوارد بەیانیتان باش زۆر بەخێر بەڕاستی من کە خوێنکارێکی ماستەریان نامی وەکو هەوارخان کە هاتە لام ئیتر عادەتەن ئینسان ئەو کەسەی کە سەرپەرشتیارە و توێژەرەوەی بیرەکاتەوە بابەتێک هەڵبژێرێ لە پێشینانی ئێمە زۆر ئەیان ئەم ڕووەکە باشە بۆ ئیتر پێشینانی ئێمە ئەیان و چاوبازە بۆمە باشە بۆ جگەر باشە بۆ گورچیلە باشە بۆ شەکرە باشە ئیتر دایمەنم پرسیارە لە مێشکمیان ڕەنگیایەوە یا جاریوا بوو بە گەڕەکانە ڕۆشتم هەموو کوچۆک وەڵانی چاوبازە بوو لە وڵاتی بە مناڵی خواردوتە بن لاسکەکەیم خواردەوە بەڵێ لاسکەکەیم خواردو ئیتر ئەمە لای مێشکمە هاتووە چۆن بابەتە لە ئینتەرنێت سێرچێکم بۆ کرد بەڕاستی لە ئەوروپا ئەم چاوبازی کە لە وڵاتی ئێمە ئاوا بڵاوە زۆر توێژینەوەی عەجیبی لەسەرە بەڵام لە کوردستان و لە عێراقا یعنی وەکو کاریگەریەکانی لەسەر تەندروستی نەکرابوو ئیتر ئەم بابەتە لەمەوە گەڵاڵە بوو لەگەڵ خاتوو هەوارە فکرمان لەوە کردومە بکەین بە توێژینەوەی ماستەرەکەی ئەمە لەمەوە سەرچاوی گر خاتوو هەوار هەر بابەتێک کە هەڵی بژێری توێژینەوەی لەسەرەکرێ ئەبێ بزانین کە کۆمەڵە سوود و بەهای گرنگی هەیە چاوبازە ڕۆژێکە لەوانەیە زۆر دڵکای بێ دەسی لەش لێنی مادەم لە کۆڵانەکانی شارڕێ نەک بڵێ لە شوێنێکی تایبەتە کۆمەڵێک تایبەتمەندی و بەهای هەیە و چ گرنگیش هەیە بۆ تەندروستی خۆی تۆی چاوبازە موادی ئەندامی زۆر باشی تایە و لەگەڵیا ڕێژەیەکی بەرزی پرۆتینی تایە و لەگەڵیا دژە ئۆکسانێکی بەهێزە و دژی هەوکردنیشە و لەبەرم هۆکارانە بۆ ئێمە بیرمان لێ کردەوە کە ئەمە کرێت زیادکراوێکی زۆر بەسوود بێ بۆی ئێمە بیکەین بە عەلەف و بیدێن بە ئاژەڵەکانمان و لە ڕاستیە لە کوردستانە توێژینەوەی لەسەر نەکراوە بە تایبەتی بۆ ئاژەڵ و بۆیە ئێمە وەکو یەکەم کەس بڕیارماندا ئەمە بکەین اینجا پرۆسەی ئەنجامدانی توێژنەوەکە چۆن بوو؟ ئاشا ئێمە 20 مەڕی کوردیمان هێنا و دەستمان کرد بە بەخێوکردنی بۆ ماوەینەوە تو یەک ڕۆژ ئەبێ مەڕ بێت یان بۆ نمونە بە ئاژەڵەکانی توێژ بۆ هەموو ئاژەڵێک ئەوێ بەس ئیتر ئێمە ویستمان لەسەر بەرخی کوردی تاقیکەینەوە و دوایەوەیکەنەوە تو یەک ڕۆژ ئێمە هاڕاوی تۆی چاوبازەکەمان بە 3 نسبەی جیاواز پێدان لە ئەنجامەکانە بۆمان دەرکەوت کە کاریگەری هەبووە کاریگەری ڕاستەوە خۆی هەبووە چی کاریگەری هەبووە چی کردەوە منە لە گۆشتەکە تۆی چاوبازە خۆی کاریگەری هەیە لەسەر چەوری جگەر بە تایبەتی پارێزەرێکی باشی جگەرە و لەگەڵ یا لەبەر بەرزی ڕێژەی پرۆتینەکەی وای کردووە
ئەو ئەندامانەی ئاژەڵ کە ویستی زۆرتری لەسرە بۆ نمونە پشتە مەغزە شانەکەی ڕانەکەی ڕێژەیەکی گۆشتی سووری زۆرتری هەبێ بە نسبەتی چێوری و بە نسبەتی ئێسکەکەوە و ئەوە هەم لە ڕووی داراییە و بۆ ئێمە زۆر باشترە و هەم لە ڕووی تام و بەرا و ویستی خەڵکیەوە. کەواتەیتر ئاژەڵەکانمان دکتۆر بە چێژە بێت وانە گۆشتەکەی وڵات کاک سەرکۆ هەناک هەر بۆ ئاژەڵەکان بۆ ئینسانیش یعنی هەر بۆ ئضافەتەن بۆ قسەکەی هەوارخان ئەوەی مادەی چالاکتیە بەڕاستی یعنی ئینسان سەریە سۆڕنێ کە چەنیتیە بەڕاستی کە من دوێنێ لە گەڕێکی خۆم هەرچەندە دەرچی پێ و لێم کردوانێ بۆ نمونە لە هەموو یعنی چاوبازێکە کە نزیکی 30 گوڵی پێوەیە نزیکی 5,000 بۆ 7,000 توی تایە کە ئەمە بەم دەشت و ئینا بڵاو بێتوانێ کە لە وڵات ئێمە بەڕاستی جێی داخە یعنی ئەوەنە نیعمەتێکی گەورەیە کۆ ناکرێتەوانێ ینی خۆڕسکیشە خۆڕسکە ئەڵێ خۆی بڵاو کاکسەر نزیکی 5,000 بۆ 7,000 لەو تۆ بڵاوە کاتەوە لێک ڕووەکە دکتۆر ئاوەیە بەڵێ بەڵێ لێک ڕووەکە ئەوە من لێک گوڵاوم لێ کردەوە هەر لێک گوڵاوم لێ کردەوە لە هەموو ڕۆژێکە نزیکی 35 بۆ 40 گوڵی پێوەیە ئەوە لێک ڕووەکە لێم کردەوە لێک گوڵا لێم کردەوە عفو جا لەناو ئەم عزیێت کێشی نیشانێکی وڵات لەبەر هەواکە ئێستا بڵاویشە بێت تۆکەی یعنی ئەوەی مادەی چالاکتیە زۆر عجیب بەس لە ئەوروپا زیاتر لەسەر تەندروستی ئینسان زۆر تاقی کراوەتەوە کاریگەریەکان حەزەکەی بە چ شێوەی بەکاری بهێنێت ئەمە حەزەکەی بۆ باسە میعمە بەستێ چۆن بخورێ بەڵێ چۆنیتی بەکارهێنانەکەی عادەتەن ئەمە وا ناخورێ هەر ئیزافەتەن ئەو تۆوە تۆ باشترە وا نەخورێ بە هاڕاوەی چونکە ئەوەی کە بە تایبەتی بۆ ئینسان چونکە ئەو بەرگەی کە پێویستی لە شێمە ناتوانێت هەرسیکە بۆیە زۆرینەی تۆکان بە هاڕێ بخورێ بۆی لەشمان ئیسفادەی لێ بکە ئێمەش کە بەکارمانهێنا هاڕیمان و لە بازاڕی شاگەر بچی بەس لە هاوردە ئەکرێکراوە بە حەب هاڕاو کراوە بە حەب زۆر گرانە نرخەکەشی کە ئینسان بەکارێنی وەکو هاوکارێکی باشی جگەر بەکارێنێ بۆ چەوری جگەر بۆ ڕێخستنی ئەنزیمەکانی جگەر یعنی ئەنجامی زۆر باشیە بەپی توێژینەوەکان کە لە ئەوروپا کراوە بەڵام ئەمە فاکت و حەقیقەتێ نییە بەڵام توێژینەوەی زۆر عجیبی لێ کاڵێ ئەمە هاریکارێکی باشی جگەرە باشە خات و هەوار زۆر جار ئێستا بۆ کوی کە هەموو تایبەتمەندیانە کە دکتۆر باسی کرد زۆر جار پرسیارێکە لای ئێمە هاوڵاتیان ئێمە ناتوانین هیچ شتێک ڕاستەم کوڵە لەوانەیە لە هەموو کۆڵان و کوچە و شوێنە چۆڵەکان کە سەحر باسیەکە هەبێ ئەم بەهایی هەیە ئێوە لە ڕووی زانستیەوە توێژینەوەتانە سەر کردو بەڵام کەسێکی ئاسایی ئێساکە گوێی لەم بەرنامەیەمە بێ لەوانێت بچێتە دەر لە پنا ماڵەکەیە چەندی گوڵی تیابێ و موتوی ناتوانین لە خۆمانەوە بەکاری بێنین ئێوە پێمان بڵێن گەشتونەتە دەرەوە جامەی کە ئێمە گوڵێکمان لە بینی لە دەرەوە ئەم توێمان لێگرت و کوتیمان بیخۆین هیچ کێشەیەکمان بۆ دروست ناکات خۆی لە ڕاستیە هەنێک کەس هەیە هەستیاریان هەیە بە کۆمەڵێک گژوگای سروشتی بۆ کەسانە ئەبێت لە ژێر چاودێری ڕێنماییگار و پزیشکا بەکاری بێنن و هەموو شتێکیش کە بابەتی خۆراکی بێت و تۆوەکان بەگشتی لە ڕێژەیەکی دیاریکراوە ئێمە بێ بەکاری بێنین تۆی چاوبازە شەر بە هەمانەوە شێوەیە بەپێی توێژینەوەکان ئەوەمان بۆ دەرکەوتووە کە ڕێژەی بەکارهێنانی تۆی چاوبازە ئەبێت لە 1 تاوەکو 3 گرام بێ عنی ئێمە ناتوانین ڕۆژانە لەو بڕە زیاتر بەکاربێنین 1 بۆ 3 گرام بە کوتراوی پێشگە لە توێکڵەکەی هاڕی باڵە بە کوتراوی زۆر باشە دکتۆر تۆڵێکی لەسەر ئیزافە بکەم عادەتەن هەموو شتێ لایانی باشێ لایانی خراپی کە سێر یعنی پێشترێ من نزیکی 2 ساڵ بۆ خەریکیان بابەتە بووین سێرچێکم بۆ کرد یعنی مەجموعەی لایانی هەندێک کەس هەیە هەستیاری هەیە بە گوڵستێرەکان مەجموعەیە گوڵەیە بۆ نمونە وەکو نێرگز و وەکو چاوبازانە نابێ بەکاری بێنن ئەمە حاڵەتێکی کە بۆ ژنی دووژیان بۆ دایکێک کە شیر دەربێ بۆم کەسانە نابێ ئەم چاوبازێ بەکار بێنن بەپی توێژینەوەکان بەڵام ئێمە ئەمەی کە ئەڵێین یعنی ئەم قسانەی کە یکەین ئەمە هاریکارێکی باشە ئەمە جێگەی دەرمان ناگرێتەوە یعنی خەڵک بڵێ بۆ نمونە من نەخۆشیکی جگەرم هەیە با بڕۆم چاوبازە بەکار بێنم ئەم شتوان نییە بەم شوازە بەڵام ئەڵێن هاری بەپێی توێژینەوەکان ئەمە هاریکارێکی زۆر باشە بۆ جگەر کە لە حاڵەتێکی ئاسایی ئەیپارێزێت بەکەکە بەکارهێنێت زۆر باشە خات و هەوار دکتۆر هۆزان ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئەمەی کە ئێوە کردوتانە لایەنە تەندروستی مرۆڤیەکەی کراوە لە وڵاتانی تر بەڵام ئێوە هاتوون تیشکان سۆتە سەر کاریگەری ئەم تۆی ڕووەکە لەسەر گۆشتی ئاژەڵات ئەو ئاژەڵانەی کە مرۆڤ بەکار ئەمە چی ئەمە پێشتر ئەنجام درراوە یان ئێوە یەکەم جارە ئەنجامتان داوە لە وڵاتی خۆمانە ئەنجام نەدراوە ئەمە بەڵام لە وڵاتانی تررا ئەنجام درراوە توێژینەوەی زۆری لەسەر کراوە باشە ئێوە لەم بێگومان ئەبێت توێژینەوەکەتان مادام کراوە پێشتر جیاوازیەکی هەبووە
بۆ نمونە چ جیاوازیەکی هەبوو ئەم توێژینەوەی ئێوە چ دەستکەوتێکی جیاوازی هەبوو بۆ نمونە ئەم ڕووەکە لە کوردستانی خۆمان ئایا بەها خۆراکەکەی لەگەڵ ئەوەی کە لە دەرەوە هەیە جیاوازترە کاریگەریەکەی بە حکمی ئەو جیاوازی لانەیە کە هەبێت لە نوعیەتەکە وا هەیە کاریگەریەکی جیاوازتر دروست بکە بە شێوەیەکی ستاندارد هەمان ئەو کاریگەریانەی هەبووە چونکە ئێستا ڕێحانە ئەوەی لێرە ئەژی ئەڕول ئەوەی لە دەرەوە ئەڕێ تۆزە جیاوازی مای بۆ نمونە ڕێحانم ناوبێت ڕوەکیتر مەبەستێ وەکو نوعیەت وەکو کواڵیتی وەکو سوودەکان هیچ جیاوازیەکی نییە هەر هەمان شتە چاوبازەکانمان بەپێ و توێژینەوانی کە ئێمە دیراسەمان کردووە لەسەری تقریبان هەر هەمان شت بووە کە ڕۆکێکی خۆڕوسکە بە هەمان کواڵەتی بۆ کواڵەتێکی زۆر بەرزی هەیە ئەنجامەکانی دڵخۆشکەر بوونە بەڕاستی سەحەرخان دووسێ توێژینەوە کراوە یعنی پێکهاتی ئەو مادە چالاکانی کە لە توی چاوبازەی خۆمانە هەیە مادە چالاکەکانی و بە زیاتریش و هەمان ئەوانەیە کە لە وڵاتەکانی چواردەورمان باشوانەی ئەوروپاهەیە بە پێی توێژینەوەکان ئەمایان سەلمان و یەک ئیزافەتەن بۆ ئەمە ئێمە باشترین شت لە توێژینەوەکە دەستمان کەوت یعنی نیسبەتی چەوری لە گۆشتای سوورەکەم کردبووانێ نیسبەتی چەوری باڵەکەمی کردبووانێ و نیسبەتی گۆشتی بۆ زیاکردبوون ئەمەش بەڵگە و دلیلە لەسەرەوەی نیسبەتی گۆشتی زیاکردو یعنی چی دوو یعنی بۆ نمونە ئەگەر بۆ نمونە پارچەیە گۆشت بێنین عادەتەن ئێمە ئەگەر ڕانێکی بەرەخ بێنین نیسبەتی گۆشتەکەی زیاتر بوو لەو چەوری کەتیایەتی ئەمەش زۆر بەڵگەیە لەسەر ئەوەی کە کۆرسسترۆڵی کەم کردوتەوە جۆری چەوری خراپەکانی کەم کردوتەوە یعنی ئەگەر یەکێ بیخوا یعنی بۆ نمونە کەمترین زەرەری پێ ئەگەیەنێ وەک لەوەی کە گۆشتی ئاژەڵێک بخوا کە چاوبازەی وەرنەگرتبێت چونکە ئەم مادە چالاکانەی کەتیایەتی هۆکارە بۆ ئەوەی کە نیسبەتی چەوریە خراپەکان لە خوێنە هەروە لە گۆشتی شاکەمەکان زۆر باشە ئەمە وەکو گۆشتی ئاژەڵەکان بەشێکی تر هەیە کە گرنگی لەسەر ئێمە ئاژەڵەکان بەدەر لە گۆشتەکان سوود لە شیرەمانیەکان و پەلەوەرەکان سوود لە هێلکەکان وەرەگرین ئەمە تا چەند کاریگەری لەسەر کوالێتی یاخود ڕێژەی پرۆتینی باشتر لە شیرە و لە هێلکەکەیە زیاترەکات کاک سەرکو ئێمە بە نیسبەت ئێمە بەس تەنها لەسەر گۆژیشمان کرد بەڵام من پێشەوەی بێم بۆ بەرنامەکەەوە پێشتریش لەگەڵ خاتو هەوارە بەردەوام ئێمە سێرچمانە کرد بۆ توێژینەوانی بزانین چاوبازە چ کاریگەریشیە لەسەر بەرهەمە ئاژەڵەکان ئەو توێژینەوانی کە لە دەرەوە کرابوو یعنی بە نیسبەت کە لەسەر کوالتی شیر کرابوو یا هێلکە کرابوو یعنی بەڕاستی نەتیجەکان یعنی شتی زۆر عجیب دەستکەوت بوو کە کوالتی شیری بەرز کردبوو واتە ئەو نیسبەتە پرۆتینە ترشە ئەمینیانی زیاکرد بوو پرۆتینان کە لەشی و تۆ ناتوانێت دروستیکە ئەو ترشە چەوریانی زیاکرد بوو کە لەشمان پێویستی پێێتی و هەمان شتیش بۆ هێلکەوا بوو یعنی ئەمانە چونکە دنیا بەرە ئاڕاستەیە گەڕوە کە بیۆنی بی لە کوالتیەکرێتەوە بووە یعنی ئەمە هەر بە بەلاشە یعنی بۆ نمونە هیچ پارەیەکی پێ نایرێ ئەتوانرێ بۆ نمونە خاوەن چێڵگەکان ئەو کەسانەی کاژەڵ بە خێوکە مریشک ئەمە وەکو زیادکراوی خۆراکی سروشتی بەکاربێنن بۆ زیادکردنی بەرهەم بۆ بەرزکردنەوەی کوالتی گۆشت و شیر و هێلکە ئەتوانین بڵێت تەواوکەرێکی خۆراکی زۆر باش زۆر ئەمە بۆ نمونە ینی وڵای لێرۆ ئێمە ئەمڕۆ بەڕاستی گووادارین مادام ئێمە کۆمەڵی کارگەی زۆر باشمانەیە بۆ بەرەمێنانی شیرەمەنی کە کۆمەڵی ئاژەڵی زۆر باشی تایە و کۆمەڵێک دەواجینی زۆر گەورەمان هەیە کە لەوانەیە ئێمە لەسەر ئاستی خێزانێک بڵێ نەگەر باڵێک لە دەرەوەی شار 3-4 مریشکێ بێت تۆزە زۆر ئەمە قورس بێ بۆی بەس تۆ شوێنێک دەواجینێت 3-4 هزار پەلەوەری مریشکت هەبێت ئەمە سوودی پێ بگەینە جام نیچێکم لێت کە خۆر و شیر خۆرەکان باشترین پرۆتینە بۆ جەستە لە ئەوروپا ناڵم بە فیڕۆبچێ باڕەکەی لاسکەکەی گەڵاکەی هەمووی یعنی پاژۆی بە پرۆسی ناڕۆی زافاکرێ بۆ زەڵاتە بۆ مقەبیلات تەنانەدە و گوڵێ ها پەڕەمۆرەکانی تیا و پەڕەمۆرانە بۆ ڕازانووی شێک دیقەتما بەکارێنن یعنی هیچی ناڵن بەزای بڕۆە یعنی هەمووی سوودی لێوەگرە گیرە بەس لە وڵاتی ئێمە یعنی زۆر مهمە کارگەکان بید لەمە بکەنەوانێ ئەمانەی کە لە بەهارانە ئێمە ئەڕوێ یعنی بتوانانی سۆی نەک هاوردە بکرێ زۆربەی ئەمانی کە هەیە لە بازاڕە تەنانەوەی ئێمەش بەکارمانێنە زۆربەی هاوردە بوو یعنی لە بازاڕە یعنی بیرۆکەیەکی وەبەرهێنانە خۆ دکتۆر ڕۆزان سەرمایەدارێکی ئەوێ پێمانە بەخوا زۆریش تێچووی بوێت کارگێکی بچووکە هەندێک لانێ ئامێری زۆر سادە بۆ کوتینی ئەوەی کە بیهاڕنەوە واڵە چونکە یعنی ئەمە گەڕ ڕاستە خۆمان لی بکەین و لەوە چێ بۆ نمونە بەرکەوتەی لەگەڵ ئاژەڵی
دەرەوە هەبێ باش نەبێ وێ بە پرۆسسین و بەناو کارگای پاپ بکرێتەوە سەلامەتر و تەندروسترە و هەروەها داهاتێکی باشیشە بۆ وڵاتەکەی خۆی زۆر گرنگکە مادام ئێمە باسی ئەم چاوبازەیەکەین خۆشەویستان ئێمە لێرۆ ڕکلام بۆ ناکەین کە ئێستا بۆ نەتۆ بیتە دەرەوە لە ماڵەکەی خۆیان بچی بە دوای بگەڕی وەکو دکتۆر ئاماژەی پێ ئەوان توێژینۆیان لەسەر کردو بیدۆچیتەوە بی خۆی دوای کۆمەڵە گرفتی تەندروستیت بۆ دروستکە و من لێرەشەوە بەهای یەک گۆڵامی پزیشکە بەڕێزەکانیشمان بینەوە چکە هەر دەرمانێک دروستەکرێ بە چەند پرۆسەیەکی جیاواز لە تاقیگا و چەندین توێژینۆی جیاوازی لێ دروستەکرێ ئەنجابێتە بەشێک لە چارەسەر بۆ نەخۆشەکان بەڵام ئەوی کە گرنگە ئێمە گرنگجی و بەهای ئەم گوڵ و ئەم ڕۆکانەی کە لە سروشتەکەی ئێمە ڕێ چەند گرنگە بتوانین کاری لەسەرکەین من پێم خۆشە هەم خات و هەوار هەم دکتۆری وەڵام یەک پرسیارم بنەوە ئێمە وەکو هاوڵاتی ئەگەر ئەمەمان بەرچاوکە و ئەتوانین ببینەوە ماڵی خۆمان و گوڵەکانی لێ بکەینەوە تۆەکەی وەربگرین و بۆ ڕێژێ پێشەوەی بەکاریبێنین پرسیار بکەین بەکاریبێنین یان نەتوانین ڕاستەخۆ بەکاریبێنین ڕێژەکەی پێوتین 1 بۆ 3 گرام دکتۆر جەنابەت چۆت وەڵاهی کاک سەرکۆ من یعنی ڕێنماییەوە کە مەگەریەکی زۆر شارەزایی نەبێنە چونکە بەڵێ ئەمەش لە هەر لەم خێزانەیە چەند جۆرێکی هەیە جاری وایە ئینسان بە غەڵەت ئەو بە ڕووکەش سەیری کاستەکە چاوبازە بێ و چاوبازە نەبێ بۆیە ئەگەر بە شارەزایی نەبێ بەکاری نێنی یاخود پشت ببەستێبوانی کە لە بازار پاکێتینی بۆ کراوە یعنی بۆ نمونە تۆوەکان کراوەتە زەرف و لەیبڵی لەسرە یاخود گەڵاکانی یاخود قەدەکەی جیاکراوەتەوە بەو شێوازە بەکار بهێنرێ کە لێ بڵین بۆسە باوەڕتان بێ لەم ڕۆژانەیە چوم لای عتارەکان پرسیارێکم کرد خات و سەحەت یعنی یەک پاکەت کە لە وڵاتەکانی کەو هاورداکری ئەم تۆ هاڕاوە یعنی کراو بە شێوەی حەب هەمووی 20 دەنگی تایە بە 20,000 هەر ئەمە هاڕاوە کراو بە شێوەی حەب بە 20,000 نێمە خۆشمان باشتر خەڵکی ژێی کڕێ بە دڵنیایی و کوالتیەوەی مە زۆر بەرز سەرمایەدارن قۆڵی لێ هەڵماڵندای خۆی لێ بهێنن انشەڵڵا ئەمە بیرۆکێکی باشی جا بەڕێزە دەگەر بەمان بڵێ ئەوەی کە بینیمان تۆکەیەتی ئەمە چ بەشێکەتی ئەکەشی دەوری تۆ لەو ساوە خەمی ئەوەیانە بلۆ چێ باکەی ئەمە گەڵاکەیەتی ئەو گەڵاکەیەتی ئەمەش ئەو پەڕانەیە کە بە تۆکەیە ڕۆکەکە بەکاری هێن ئەمە دەکەبوون مۆرەکانی ڕەنگی گۆڵەتی ئەمە ئێستا بوو ئەمەش هەر ئەکرێ سوودی لێ بەڵێ گەڵاکەی ئێمە توانین وشکیکەینەوە دوای وەکو چای وەکو دەم نووشەگیایەکان بەکاری بێنین ئەمانەش بەڵێ کە سوودێکی زۆری هەیە بەشێکیم ڕۆکەنیە بێ بەڵێ ئەگەر ئێمە ڕیزبندی بکەین بۆ ڕێژەی بە سوودی ئێمە تۆوی ڕۆکەکەمان هەیە کە بە سووترین بەشی ڕۆکەکەیە دواتر گەڵاکەیمان هەیە ئەنجا قەدەکەیمان هەیە و دواتریش ڕێگەکەیمان هەیە واتە هیچ بەشێکی چاوازە نییە کە ئێمە نەتوانین بەکاری بێنین سوودە توێژینەوە زۆر گرنگە لە بەشی یەکەمیەوە هەتاوەکوە بێتە ئەو توێش هەمووی کاری لەسەرەکەن و بە پێی شێوازی زانستی کار لەسەرەکەن دکتۆر بەدەر لە چاوبازە بالێرەوە ئێمە باسی ئەم جۆرە ڕۆکەمان کرد سروشتی ئەمە زۆر دەوڵەمەنە بە ڕۆکەکان یعنی چەندین ڕۆکی جیاوازمانەیە خۆڕسکە و لەم چینکەی ئێمە ئەڕێن تا چەند گرنگە بە دوادا چوون بە پێی بۆچوونی جەنابێت ئەو خاتووار بە دوای ئەم ڕۆکەیە هاتوو ئەو سوود و تایبەتمەندی و بەهاکەشی مازانی بکرێ بۆ ئەوەی کە زیاتر ئێمە سوود لە بەرووبوومەخەکانی خۆمان ببینین و لە تایبەتمەندیەکانی ببینین کاکسەر بەڕاستی وڵاتی مە زۆر دەوڵەمەنە بە تایبەتی لە بەهارانە بەم ڕۆکانە کە وشکە بێت و هیچ سوودێکی لێ نابیندێت هەر بۆ نمونە لە چاوبازەوە بگرین وەکو ئیزافەتەن بۆ خات و هەوار لایمە توێژینەوە زۆرەکرێ بەڵام ئەم توێژینانە ناخرێتە بواری جێبەجێکردنەوەانە هەر لە کۆلێجی زانستاندا زیارە کوشت و کاڵەکان کە ئێمە لەوین لەسەر زۆربەی ڕۆکە سروشتەکان توێژینەوە کراوە بەڵام گرنگ ئەوەیە ئەم توێژینەوەی لە حاڵەتێکان نەوەستێندێ پەرەی پێبیرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە یعنی من کە پێشتر سێرچێکمان بۆ کرد لەگەڵ هەوارخانە تەنانەت یعنی بە پێی توێژینەوەکان جیا کراوە تۆڵێ زۆرترین مادەی چالاک لە تۆکەیە هەیە پاشان گەڵاکەی ئینجا قەدەکەی ئینجا ڕێگەکەی یعنی هەمووی پۆلێن کراوە ئەمە کراوە بۆ هەموو ڕۆکەکانیکە بۆیە یعنی ئەو مادانەی یعنی مەجموعەیە مادەی سلیماری نوانەی تایە وەکو ئەندی ئۆکسیدانت و ئەمانە کە هاریکارێکی باشی جگەرە ئەمانە
کاریگەری هەیە لەسەر شەکرە، لەسەر کەمکردنەوەی کۆرسترۆڵ، لەسەر کەمکردنەوەی ئیلتیهابات، لەسەر زیادکردنی بەرگری. یعنی من ناچمە میکانیزمە زانستێکەوە بۆی کە ئەو بینەرانە بە باشی لێمان تێبگەن. یعنی بەڕاستی یعنی نیعمەتێکی زۆر گەورەیە پڕە لە مادەی سوودبەخش لە وڵاتانە زەیتەکەی تەقریبا باوەڕکە ئەو تۆی کە هەیە لە سای 26 زەیتە جیا ئەکرێتە شوشەی بچووکەوە بە نرخێکی زۆرە فرۆشێ. چی باشە ئەو زەیتە یعنی بۆ نمونە وەکو خواردن پڕە لەو یعنی ترشە چەوریە سوود بەخشانەی کە لەشمان ناتوانێت دروستیکە لەشمان پێویستی پێێتی بۆ کەمکردنەوەی کۆرسترۆڵ. اینجا یعنی هەمووی بەش بە بەشی هەموو ڕۆکێ لە وڵاتانە بەشەکانی مادەکانی لێ دەرەیەنرێ پاکێجینی بۆ کرێ بە وڵاتانە بڵاوەکرێتەوەێت. بەداخەوە ئێمە دنیای خۆیان مهرەبانی بۆ لەگەڵمانە زۆر بەخشەندە بوو خۆمان قدری ئەو ژنگە جوانە و نەعمەتانە نازانجا ئەگەر وەکو هۆتا پرسیاری من لە بەڕێزت هاوارخان بەڕێزت لەخوا بەزیابێ ئەوە توێژنەوەکەی خۆتت کرد ئێستا چۆن هەوڵەدەیت بابەتێکی گرنگی وە وە کەسێک کە ماستەریشتای لە بوارەکەیە کاری لەسەر بکەیت برێوی پێبی یان بۆ نمونە هەر لەگەڵ بەڕێز دکتۆر هۆزانیان لانێ مامۆستاکانی تر ئیشی توێژنەوەکانت بەردەوامی پێبیت ئێمە کۆڵێک ڕۆوەکی ترمانێ لانێ هەر بم شێوە مەجای کار لەسەرکردن و توێژینەوەی لە هەبێت. بەتاکی دوایە ئەمە لە کوردستانە ڕۆکی زۆرمان هەیە بە تایبەتی خۆڕسکەکان انشاءالله ئەمە بیر لەوەکەینەوە کە کار لەسەر ڕۆکەکانی تریش بکەین و لەگەڵیان هەیە ڕۆژە بەدەستەوە کار لەسەر ڕۆکی تر بکەی خۆت لە ئێسایانە بە ئەمە تەواو بێت سابت بێت انشاءالله و یعنی لە بەرنامەمانە هەیە انشاءالله ئەمە کورت و پوختی بکەینەوە وەکو پێشنیارێک بیدەین بە ئەو بەڕێزانێک کاری بەخێوکردنی ئاژەڵەکەن بۆ ئەوەی ئەوانیش سوودی لێوە بگرن چونکە ڕاستی شتێکە شایانیەوەیە ئەنجام بدرێت و زیاد بکرێت بۆ ئالیکی ئاژەڵەکانمان. ئیشەڵڵا گرنگی پێوەدرێ دەستان خۆش بێ سپاس دکتۆر زۆر بەخێر بێن بە هیوای ئەوەی کە ئامانجی ئێمەش وە دەستخۆشیش لێواکەین سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆریش و سپاس بۆ تەواوی هاوڕێکانیشتان کامیشە بە دوچوونەکەن بۆ ڕۆک و بابەتانی کە گرنگە لە سروشتەکەی ئێمە وە لێرەشەوە باهیتر ببێ بە پەیامێک بۆ ئەو کەسانی کەیتر ئەگە من لە حکوومەتەوە دەست پێکەم ئەم پرۆژانە بۆ خۆی لە خۆیان ئەبێتە بەشێکی گرنگ بۆ سوودی ناو خۆی خۆمان بە تایبەتی بۆ ئاژەڵدارەکان بۆ ئەوانەی کە کۆمپانیای گەوریان هەیە لە بەرەمێنانی شیرەمەنی و پەلەوەرەکانە و دوات جاریش ئەگەر زیاتر کەسی پسپڕۆێتە پێشەوە ئتمنێکی هاوڵاتیە توانم بەبێ ترس بتوانین بۆمان بکرێ بە حەپێ یان بە دەرمانێ یان بە ڕۆژێکی سروشتی و بۆ ڕێژێ بۆمان داپرێ کە ئەو بە سوودانەی دکتۆر باسی کریمەوە سوودی لێ بین. سپاسانەکی دەستان خۆش بێت. هیوای سەرکەوتن و کاری باشتر دەستان خۆش.